والله ئێمە ڕەفیقین بەیەکەوە 23 ساڵە ڕەفیقین. بە بنیادی 240 ساڵی دامەزراندن شاری سلێمانی پیرۆزبایەکی گەرم لە خۆم و لە شاری سلێمانی ئەەکەم بم بۆ نەجانەوە کە هەمووی لێرە کۆبوونەتەوانێ بە کۆمەڵێک چالاکی زۆر جوان هاتوون بینەرە بن. پیرۆزبایی شارەحەیەتەکە لە هەموو خەڵکی سلێمانی پیرۆزەکەم ئومێداوارم ئەوانەی کە لە ئەوروپا بگەڕێنەوە ساڵانە یادی سلێمانی بکرێتەوە. چۆن بوو بڕیارتاندا بەم جلە کوردی بۆم کڵاوە بێنێرە بەشدار بن؟ جلی کوردی شوناسی خۆمانە تۆ لەم یادە جوانەیە جلی کوردی نەکەیت ئیتر ئەکەی بیکە ئێمە بەدەر لە یادی سلێمانی کاتی تر بۆنەی تر بۆ نەجوانەکانی شاری سلێمانی وەکو نەورۆز و ئەو بۆنانەی تر جلی کوردیمان پۆشی ئەکید لە ڕۆژی یادی سلێمانی شەهرە بێ و جلانە بپۆشین. دووتان بێ کۆڕێکەوت بوون جل بکەن یاخود بەجیا کردوتانە؟ والله ئێمە ڕەفیقین بەیەکەوە 23 ساڵە ڕەفیقین. بەڵێ 23 ساڵە ڕەفیقین و حەزیشمان لە جلی کوردی دایم بۆ سەیران و گەڕان و ماڵانی جاریوە لە بەریەکەین. واتە لە ساڵانی ڕابردوودا هەر لە یادی سلێمانی بەیەکەوە بەشداریتان کردووە؟ هەمیشە لە یادەکانە بەیەکەوە بەشداریەکەین. ئێمە خۆمان وەکو بەڕێوەبەراتی و نەرەمیلەکانی سلێمانی بەشی کەلەپور ئەمڕۆ چالاکیمان هەیە لێرە بۆیە پێویست بۆ ئەم جلانەش پۆشین. ئەمێ بزانم سلێمانی لای تۆ چی دەگەێنێ؟ سلێمانی شارێکی زۆر جوانە بە هەموو خۆشی ناخۆشیەکان و لام جوان و ئینشەڵا جوانتریشە بێ و کۆمەڵێکی زۆر جوانی لە خۆی گرتووە. بەڕێزت چی یادگارێک دێ لەگەڵ شاری سلێمانیدا؟ هەموو شتێک ئێستا ناتوانم زۆر شت باس بکەم لەبەرەوەی سلێمانی شاری شاران و شارە حەیاتەکەیە. لێرەوە چیتانەیە بۆ خانمانی دیگە کە پۆشاکی کوردی ناپۆشن؟ وڵاهی چۆن تۆ ئەچی بۆ وڵاتێک بە پۆشاکەکەی ئەیناسی تۆ یان گەشتیارێکێ بە پۆشاکەکەی ئەیناسی تۆ ئەکی کوردیش بە جلی کوردی ئەناسرێتەوە بۆیە داواکارم ئەو کەسانی کە جلی کوردیان نییە جلی کوردێکی زۆر جوان بکەن چونکە شوناسی خۆمانە ئەکی دەبێ هەموو هاوڵاتیەکی کورد هەیبێت ئەو جلانە.